بینەرانی خۆشەویست گەڕامەوە خدمەتان بۆ پێشکەشکردنی دامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هەماینی گودازگەر ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیزمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە بانگەوازێک کە درابوو بە مناسبەتی 28 و 29 ئازەر. پێشەوەی پرسیارەکانم مارەسە بکەم، هەماینی گودازگەرەکە دەنجی منە بیسی بەخێر بێ بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس ماندوونە بن ئێوەش و هەروەها ڕێز و سڵاو هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس بۆ تۆش. هەماینی گودازگەر هەروەکو ئاگاداری و ئیشارەشم کرد ڕۆژەکانی 28 و 29 ئازەر بانگەوازێ درابوو بۆ ئەوەی کە لە ئیدامەی ئەم قیام و ڕاپەڕینەی خەڵکی ئێران بێنە مەیدان خەڵک. ئایا پرسیارەکەی منەمەدا ئەم بانگەوازە جوابی گرتۆ یا چەندێ جوابی گرتۆ چەندێ بەڕێوە چووە؟ حەزەکەم لە زبانی ئێوە تاوجگای تاقیبتان کرد بێ بیبیسی. بەڵێ شالاکۆوانی سیاسی لە ناوەوەی وڵات ئەم بانگەوازەیاندا بوو بە تایبەت بۆ اعتراض عليهی زیندانیانی سیاسی و ئەو زیندانیانە کە لە ڕاپەڕینی ئەم زیاتر لە 3 مانگەی شارەکانی ئێرانە گیرابوون. ئەمڕۆ ئەوزاو ئەحواڵی جامعی ئێران جۆرەیە کە هەر بانگەوازێک و هەر داواکردنێک لە کۆمەلگا لەسەر ئەو داخوازانە کە ئەم 3 مانگ وردەیەکە لە ئارادایی و یا بەرامبەر بە جمهوری ئیسلامی و دەستگیرکردنەکان و ئیعدام و کوشتارەکەی بدرێت حتمەن بەشێک لە کۆمەلگا و بەشێک لە جامعە هەر تێن بە پێشوازیەوە. ئەم داواکاریشە هەر ئاوا بوو، هەر لە ڕۆژی ئەوڵەوە لەوانەیە بینەرانی ئێوە بیست بێتیان هەر لە تارانەوە دەستی پێکرد. لە خیابانی ئازادیا کۆمەڵێکی زۆر لە ژنان و پیاوانی شۆڕژگێر کەوتنە ڕێ بە شعاری زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت، مەرگ بەر دیکتاتۆر و شعارەکانی تریان کە لە ئەم ماوایە داویانە بە پێشوازی ئەم 3 ڕۆژە خەباتەوە چوون. لە ئەلبەتە من ئەوەم لەبیر نەچێکە لە ڕۆژەکانی پێش ئەوە کرێکارانی نەفت، کرێکارانی ڕسمی نەفتەروا پرۆژەیی لە جنوبی ئێران یاعتسابێکی 1 ڕۆژەیان دەست پێ کرد کە بەڕاستی جمهوری ئیسلامی ترسان و بەپەلە بەرەوپیری داخوازەکانیانەوە چووە، هەروەها کە خۆیان ئەوەیە سازمانیاندا بوو دوای ڕۆژێک علم کۆتایی پێهات. بەڵام ئەم بانگەوازەی 3 ڕۆژان هەروەها ئیدامە پێیا کرد لە ڕۆژی 29 دیمان لە بەعزێ لە شارەکان اعترازات بوو، لە چەندین مەحەلەی تارانە بوو. لە کوردستان بە بۆنی 7 و 40 گیان بەخکردوانەوە لە بۆکان و لە سەردەشت ئێمە ئەو تەجمعانەمان بوو کە بە شعار و اعتراض عليهی جمهوری ئیسلامی بە ئیسلاح بەڕێوە چوو. لە ئیزا لە کەرەج بازم لە تاران جارێکی تر و هەروەها لە گورگان لە 7می گیان بەخکردنی ئایدا قاسمی دکتوری بەناوبانکە جمهوری ئیسلامی کوشتی لە واقعە تەزاوراتێکی زۆر باش بوو بە شعارگەرێکی ڕادیکاڵەوە بوو کە پڕ بوو لە ورەی بەرز و ورەی خەباتکارانەی مردم. هەروەها لەم ڕۆژە لە چەند شارێکی تر وەکو سنە بە تایبەت ئێواران ئێمە شایەتی بە مەیدان هاتنی جوانان بووین بۆ بەربەرەکانی لەگەڵ هێزە سەرکوتگەرەکانی جمهوری ئیسلامی. لەم ڕۆژانە هەروەها خەبەری ئەوە کە جمهوری ئیسلامی چەندین زیندانی مەرەخەس کرد و دوای 24 ساعت بەداخەوە گیانیان لە دەستدا. بازم شک و گومانی خستە سەر ئەوە کە جمهوری ئیسلامی چی کردووە بە ئەم زیندانیانە، چۆن ئەمە جاری ئەوە دووم نەبوو کە زیندانی دوای ئەوە کە مەرەخەس ئەبێ دوای 24 ساعت ئەبینی بە شێوەگەر مختلف و بە شێوەگەرێکی گوماناوی گیان لە دەست ئەدە. هەر لەم 2-3 ڕۆژەدا بە احتراز بە ئەوەی کە هێزە سەرکوتگەرەکانی جەنایەتکاری جمهوری ئیسلامی بە کچێکی 4 ساڵە تەجاوزیان کردبوو، اعتراز بازم ڕێکەوتووە. ئێمە دیمانکەم اعترازاتە هەروەها بەردەوام بوو و کولەن لە ئێوارانە بەشێک لە شارەکان بە تایبەت اعتراض عليه جمهوری ئیسلامی هەر هەیە. هەر ئێستاش لە مەحەلات و گەڕەکەکانی تارانە بە ئێواران خەڵک و جوانە لەسەر شقامن بە شعاری عليهی جمهوری ئیسلامی. کولەن ئەگەرمان بێ جەمبەندی ئەو 3 ڕۆژە بکەین، جگە لەوە لە چەندین مرکزی کاریگەریشە اعتصاب بوو، اعتراض و اعتصاب و هاتنە سەر شقام و
اعتراضی علنی علی جمهوری اسلامی هر وجودی بوو و بەتایبەت باتەوەجۆ بەوە کە چلەوە هەفتمی گیان بەختکردووان هەر ڕۆژ و هەر تقریبا لە زۆربەی شارەکانە هەیە ئەم بارزاتە لەم چەند ڕۆژیشا هەر بەردەوام بوو و بە گڕوتینەوە ئەوەی نیشانەدا بە ئێمەکە شۆڕشی هاتنە سەر شەقام لە ئێران بە ئیسڵاح خەیاڵی کۆتایی پێهێنانی نییە و هەروەها کوورەکەی گەرمە بەخۆشیەوە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەمانی گودازگەر قەتعەن دیارە تۆ مەجموعەی ئامار و شوێن ومانەت باز کرد بەهۆی مشکلاتی ئینترنێت و مانەوە ئەمە دەرسەدێکی زۆر کەمە لەوەی اتفاقانێکە لەم قیامەی خەڵکە دژ بە جمهوری ئیسلامی درزەکە و ئاگادارە بین قەتعەن لەوە زیاترە بەڵام لە رابطە لەگەڵ ئەم فراخانەی ئەم سێ ڕۆژەدا 29 زۆر کەوا باسەکەن کە ئەمە زۆر جوان جوابی وەرنەگرتوێتەوە ئەم خیزش و ڕاپەڕینەی خەڵکی ئێران گوایە کەمڕەنگ بووەتەوە یعنی بە جۆرێ ئۆفتی کردووە یا فەرعیتر بووەتەوە نەزەریەوە لە مەوردی ئەم گۆشە نگاوە و ئەم بۆ چوونەوە کە ئەم بە قەولی ئایا یاس خوێندنەکە دەڵێن خەفە بووە بێدەنگ بووە کەمڕەنگتر بووەتەوە نەزەریەوە چییە؟ زۆر تەبیعیە لە هیچ قیام و ئینقلابێکا مردم شەو ڕۆژ لەسەر شەقامنی یعنی بە هەموو بە یەک ڕیتم و بە یەک ڕەوت و بە یەک سرعەت خەریکی ئینقلابکردن جامعەیەکی واقعیە مردم ژیانیان هەیە مردم کاریان هەیە مردم بەرحاڵ ئەبێ بگەن بە ژیانی عادی خۆشیانە هیچ ئینقلابێ گەورەترین ئینقلابیش وەها نەبووە کە خەڵک 24 ساعەتەی یەکسەر لە نقطەی سفرەوە دەست پێ بکەن بڵێنەوە تا تەواوی نەکەن ئێمە ناینە ماڵەوە بەڵکە ئەوواکە ئەوە شتێکی زەهنیە ئەسڵان لەگەڵ واقعیەتی ژیانی جامعە نایەتەوە و زۆر معلومە بەڵام وەختێ ئەم خیزشە ئینقلابیە وەکر ئینقلابێکی تر وەکو پرۆسەیەت باشا بکەی اتفاقا جامعەی ئێران هەر لەو حاڵەتە ئاخێزە شۆڕژگێڕاناوە لە ئەوڵەوە دەسی پێکرد جامعە حاڵەتێکی تەبوتابی ئینقلابیە ئەوڵەن تحرکاتی ئیجتماعی لە زۆر شوێن هەیە و نەوەستاوەسەوە خەڵک بە مناسبەتهای مختلف عەلەی جمهوری ئیسلامی هەر لە مەیداندا ئێوە تماشای هەر ئەم میدیای خودی جمهوری ئیسلامیە بکەن ئەسەن ڕنگدانەوەی ئاعترازاتی مردمی تێ ئەبینی خودی ئەمە بووە باعیسەوە کە نوعش پرزی و تێکەڵچوون لەناو خودی ڕیزەکانی جمهوری ئیسلامیە بنیام ئەیبینێت تەنانەت لە ڕۆژنامە و رادیۆکانی چێنە تماشا بکەن بزانن چۆن بەربوونەسە یەکتر ئەو ئەڵێ من ئاوامە و ساڵی فڵان ئەو یەکێتر ئەڵێ ئەگەر وامان نەکردای ئاوا نابوو ئەو مەلاکەیتر گەریکە جۆرێک لە بە ئیسلاح کوێرە شەرعی بدۆزێتەوە شەرعیاتی بدۆزێتەوە بڵێ لە قورئانە نازانم حجاب ئەسڵان نەبووە نازانم ئەو یەکێتر بڵێت ئەسڵەن محاربە شتێکی ئیسلامی نییە یعنی فشاری جنبشی ئینقلابیە کە ئایسە وجودی هەست و هەر ئێستاش بەردەوامە و ئێمە لە حاڵەتی جامعە ئەیبینین کە حاڵەتێکی ئەحساسی هەیە حاڵەتێکی موقتی هەیە هەموو کەسێک منتظر ئەوەیە کە اتفاقی بکەوێ هەموو کەسێ منتظر ئەوەیە کە جمهوری ئیسلامی جۆرەهای زیاتر بڕۆتە تەنانەوە و ئەمانە گشتی ئەوە نیشانەکە ئەم حاڵەتە ئینقلابیە لە نێو جامعە هەست و جامعە هەروەها هەر دقیقە و سەعاتێکی مەترسد ئەوەیە کە لە گۆشەیەک لە جامعە عەلەی جمهوری ئیسلامی بێتەمەیە من باسی ئەوەم کرد کە تەحتی ئەم فشارانەیە کە ئەو ڕژیمە خوێنخوارە حتا لە ناو خۆیشەوە ئاوا دەسی کردووە بە ئیسلاح ڕەکەبەری لەگەڵ یەکا و قسەکردن بە یەکتر و تۆمەتبارکردن ئەم و ئەو ئامانە بێشگە لە ئەوانە ئێوە تماشاکەن هەر ئەو فشارە بوو سەبایس ئەوە کە جمهوری ئیسلامی لە ئینزاری حتا دەوڵەتهای غەربیەوە کە خۆیان یەکێک لە یارمەتی دەرەکانی جمهوری ئیسلامین هەر بازم تحتی فشار بێت و ئەمجارە لەلایەن ئەوانیشەوە گوشاری بۆ بێت ئێوە لە ناوە تماشا کرد ریزی هونەرمەندان ریزی وەرزشکاران نازانم ریزی موسیقیدانان و تەواوی ئەمانە بگرێت حتا دانشاموزان گشت ئەمانە هەموو ڕۆژە خەریک مبارزن ولی دیارە هەر وەک من باسم کرد ئەو لەونەکەی لەگەڵ ئەوان فەرقەکە شێوەکەی لەگەڵ بەعزە وەختێتر فەرقەکە ئەوە کە هێزی بەکریگیراوی جمهوری ئیسلامیان ڕاو ئەنەوەیان نابەشۆنیاوە نەوعێک لە مبارزە نەوعی لە بە ئیسلاح بەرامەدی ئەو مبارزەیە ئەم شێوەکانتریشی هەر نەوعەکە لاوە انقلاب هەر ئاوایە انقلابی ساڵی 57 حدودی دا تا 11 مان تولی کێشا لە ئەسفەندی ساڵی 1356 تا 22 بەهمەنی 1357 لە سوورەتەکە ئیسا ئەمە حتمما وهانیە ئەمیش هەر وەک ئەو
ئیدامە پیا بکە چۆن هەم جمهوری ئیسلامی ئەو ڕژیمەنیە کە پێشتر بوو بەڵام ئەڵبەت بەرامبەرەکەیی هێزێکی جەماوەری ڕۆشنبیری پڕتەوەقعی دلێر و نەترس کە لە مەیدانە هەیە ئەوانەی ساڵ 50 تیشتنی لە نەتیجا هەر زۆر تەبیعیەکە ئەم ئاعتراض و ئاخێزە بە ئیسلاح بەرز و نزمی بێ خواری و بەرزی بێ خواری و بە ئیسلاح بەرزی بێ بەڵام ئەوەی کە ئێمە ئێبینین لە ناو جامای ئێرانە حاڵەتێکی ئەحساسی ئینقلابیە کە تقریبا لە تۆ و قوژبنی جامعە هەست تۆ تەلەفۆن هەڵگرێ لەگەڵ هەر کەسێک وا قسە ئەەکەی لە هەر شارێک بە هەر بۆچوونێکەوە لە لایەنگری ڕژیمەوە بگرێتە مخالفی ڕژیم وەختێ تەماشاکەی ئەڵێ جمهوری ئیسلامی کاری تەواوە جمهوری ئیسلامی ئەبێ بڕۆ حتا ناباوەڕترین کەسەکانیشوە لە بین خۆیان نابوون لە نیروەکانی ڕژیم و ئەو کەسانی وا لەگەڵیان بوون و سینەماگەریان بوون و پڵانیان بوون و ئەمانە تێنە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان خەریکن پاکاناکەن بۆ دووار ڕۆژ خۆیان لە نەتیجا نەخێر وەهانیە دروسە هەرس و کەوت بە معنایەک زۆر تەبیعیە بەڵام ئەوەی کە عەزم و ئێرادەی جامعەیە بۆ بەرامبەرکێ بوو بەرامبەر بە جمهوری ئیسلامی و لابردنی قەتعەن هەر وەکو خۆی ماوەسەوە و ئەتوانم بڵێم خەریکە هێزی زۆرتریش خەریکە کۆکاتەوە زۆر سپاس هەمانی گودازگەباتەوە جێ بەم ڕاپەڕین و ئێعترازەی کە لە سەراسەری ئێرانە هەیە قیامی خەڵکی ئێران بوو بە وێردی زبانی هەموو خەڵکی دنیا و حتا بوو بە وێردی زبانی و موردی پشتیبانی ئەو دەوڵەتانش کە حتا منفعەتی اقتصادیان لەگەڵ جمهوری ئیسلامیە حتا وانش پشتیوانیان لێکرد و شور و شەوقی خۆیان بۆ نیشاندا بەڵام لەم شەرایەتە لەم ئەوزاوە حاڵا ئەبینین ئەم ڕۆژانە سەرانی جمهوری ئیسلامیە هەیەتای لای جمهوری ئیسلامی لەگەڵ ئوروپاییان دەوڵەتانی ئوروپایی مندوڕە نە خەڵکی ئوروپا دەوڵەتانی ئوروپایی خەریکن بەرحاڵ خەریکی دووبارە داد و ستادن و بدەوبستانەکەن و قسە لە ماکرێ کە حتا بازەواکرێ مەسەلەی ئەنەرژی ئەتۆمی دووبارە مەترعکەن و دیارە بۆ نەجاتی جمهوری ئیسلامی ئایا بەرنامەیەکی تازەی تریان لە دەستورە پێدوا بێ منزورم دەوڵەتەکانە لە سەرەوە نظری ئەوە سەبارەت بەم ئیتفاقانە چییە؟ من پێم وابە چۆن ئەڵێن فشاری ئاخێزی شۆڕژگێڕانەی ئەم جارە کارێکی کرد کە ئیتر جمهوری ئیسلامی ناگەڕێتەوە بۆ پێش شەهریوەر بەر لە شەهریوەر من وازانم فعلا مناسباتی دەوڵەتهای غەربی و دەوڵەتهای دەرەوەی جمهوری ئیسلامیش ناگەڕێتەوە بۆ بەر لە شەهریوەر ئەوانیش بە جۆرهایە تحتی فشاری ئەم ئینقلابە بە دوو جۆر مەجبور بوون کە ڕەفتارەکانیان تر جمهوری ئیسلامیە بگۆڕێت جۆرێکی ئەوەیە کە فشاریان بۆ هات بەڕاستی لە دەرەوەی وڵات لە ناوەوەی وڵات لە سەحنەی بینەملەلیان ئەگەر وایان نەکردایە ئەگەر جۆرهایەک پشتیبانیان نەکردای لە ئاخێزی مردم هەر لەوە زیاتر ئابڕوویانە چوو ئەمە لایەکیە کە لەو بابەتەوە تەک جمهوری ئیسلامیە ئەوان بەرامبەر وێسان تا ئەنازەیە بەڵام ئێمە ئەزانین کە ئەوان لە ڕیزی خەڵکانی ئەوان شۆن کەفتوی مەنافعی خۆیان وەکو سیاسیۆن ئەڵێن ئەوان پراگماتیستن تماشاکەم زانن لەکوێ بە قازانجیانە ئەم جارە ئەو کاراکرد لەکوێ بە قازانجیانە دەوڵەتی بگۆڕن یا پشتی چۆڵکەن یا پڵانکەن ئەم جارە ئەو کاراکرد بەڵام ئێستا لە شرایەتی ئێستا من وازانم دەوڵەتانی جمهوری ئیسلامی لەگەڵ خودی جمهوری ئیسلامیە یەک مشکڵی مشتەریکیان هەیە ئەویش ئەوە کە ئەم ئاخێزە شۆڕژگێرانە ئەوە کە بە ڕادیکال خەریکە ئەچێتە بەرەوە خەریکە ڕیشەی سەرمایه‌داری و نەزمی بۆگەنی جمهوری ئیسلامی هەڵتەکێنێ بەڕاستی تەنیا جمهوری ئیسلامی نگەران نییە دەوڵەتانی غەربی دەوڵەتانی سەرمایه‌داری گەورە کە مەنافعێکی گەورەیان لە نێو ئێرانە هەیە ئەوانیش نگەرانن ئەوانیش نگران ئەڵێن ئەگەر ئەبەم ڕادیکالیزمە جمهوری ئیسلامی بڕۆن خۆت بەسەر بەردەوە نامێنێ مەنافعی ئێمە ناپارێزیێت معلوم نییە ئەکەوێتە دەستکێ معلوم نییە چێتێتە سەرکار لە نەتیجا ئەوانیش لەوانەیە بکەفتن ڕاوێژکردن لەگەڵ جمهوری ئیسلامی بڵێن خەتەرەکە تەنیا ئەوە نییە ئێوە ئەڕۆن و گۆڕتانگومەکە خەتەرەکە ئەوەیە کە مەنافعی تەواوی کشوەرگەری سەرمایه‌داری و کشوەرگەری غەربیش لەوانەیە بکەوێتە خەتەرەوە لە نەتیجا من وازانم وەهانیە ئەوان لا ئەقل على ئەم وەختا کە ئێمە وێساوین ئیسە وەهانیە کە ئەوان هێشتا بازم دووبارە بەڕاشکاوی پشتیوانیکەن لە جمهوری ئیسلامی دروستە هەیئەت تێت و ئەڕۆت و ئەمانە بەڵام فەزای گفتوگو فەزای قسە و باسێوە غەربیەکانی شێکەنتەر جمهوری ئیسلامی بە یومنی فشارێکی ئاعترازی کۆمەڵایەتی و کە لە ئێرانە بووە ئەو فەزانیە وا بە لە شاری وەربوو و چاوەڕوان ئەوە ئەکرێکە ئەوان بڵێن ئێوە ئەو زاتان ئاوایە لەوانەیە نمێننەوە
لەوانەیە جۆرێ ڕاوێژیان لەگەڵکەن نەسیحەتیان کەن ڕێگەیان بۆ ڕۆشنەوەکەن کە چۆن بتوانن دەرباز بن و چۆن بتوانن جۆرێک لە حکوومەت و قدرت بڕۆنە کنارەوە کە زەرری کەمتر هەرمە ئەوان بیکەن هەم خودی حکوومەتی حکوومەتگە سەرمایهداری غەربی بیکەن ئەوەی کە هەیە حتا مناسباتی دەوڵەتانی سەرمایهداری و ئێرانیش بەهۆی ئەم ئاخێزە شۆڕژگەرانە جەماوەریۆ کە لە ئێرانە بووە وەکو جاران نەماوە و ئەو کارتە بەرەندانەوە ئیسلاح جمهوری ئیسلامی پێشتر بووی ئیسە بەدەستیەوە نەماوە و جۆرێتر لەگەڵی مامەڵ ئەکرێ بەو ڕەحەتیە بڵێن پشتت ئەگرین و ئەتوان نەخێر تۆ جۆرێ بەشکە ڕان بیت ئێمە ئەتوانین یارمەتی بدەین کە تۆ بمێنیتەوە ئەمانە خۆشیان ئەزانن کە هەموو شتێ لەدەست ئەوانانیە هەموو شتێ لە قدرەتی ئەوانە نەماوە قدرەتێکی تر هاتە سەمەیان کە ئەو تەعینیە کا جمهوری ئیسلامی بمێنێتیان نەمێنێ و ئەوانیش بەو پێمە عەمەڵە لەگەڵ جمهوری ئیسلامیەک. زۆر سپاس زۆمانی گوداز کرد بۆ تۆزیعەکانت من پرسیارم نەماوە گەر شتێک من نەمپرسی بێ یا پێت وابێ لازمە لە یەک دەقیقە فەرمووە گەرنا سپاس دەکەین بۆ تۆزیعەکانت و بۆ بەشداری لەم بەرنامەدا. زۆر سپاس دەکەم من پێم بخۆشە نیم دقیقە یەکشت بڵێم ئەوە ئێمە بەرەو پیری دەی ئەڕۆین مانگی دەی ئەڕین لە شەشمی دەی بەولاوە یاداوەری ئاخێزێکی گەورەی خەڵکی هەژار و فەقیری ئێران بوو هەموو کە چاوەڕوانەکە کە ئەم دەیە لە دەیەکان تر لە دەی 96 باشکۆتر بازم خەڵکی حەق بەدەست و خەڵکی زەحمەت کێش لە ئێران و لە کوردستان و لە هەموو شوێنێ دوبارە بێنە مەیدان و جمهوری ئیسلامی پاڵێکی تر پێوە بنن بەرەو هەڵدێری نەمان و نابوودی. زۆر سپاس هیوادارم ئەم ئیتفاق بکەوێت سپاس بۆ تۆزیعەکانت و بۆ بەشداری لەم بەرنامەدا. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتایی ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن کات و ساتی